سەبارەت بە کڕینی دەنگی دەنگدەران بۆ هەڵبژاردن بەرامبەر بەڵێنی پێشکەشکردنی خزمەتگوزاری شێوازێکی نوێی کاندیدانی پەرلەمانی عراقان پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر سەیف ئەلسەعادی لێکۆڵەری سیاسی و شارەسای زانستە سیاسیەکان. دکتۆر ساڵتان لێبێت تۆم کاتتان باش. ئەم پرسە چییە لە هەموو هەڵبژاردنەکانە لە عراق دووبارە بێتەوە کە کڕینی دەنگی دەنگدەرانە ئەم جارە ئەڵێن لە بەرامبەر بەڵێنی پێشکەشکردنی خزمەتگوزاری کاری پەرلەمانتار چییە؟ هەر ئەوەیە کە بێ بچێتە پەرلەمان بەرگری لە مافەکانی ئەم کات و هەوڵ بدات کار و پرۆژی باش بێنێتە خزمەتی دەنگدەرانەوە. ینی چی لە بەرامبەر کڕینی دەنگەکە یانجا خزمەتگوزاری پێشکەشکە؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. سڵاو لە جەناب و لە بینەرانی کوردستان چواریش. ئەمە شتێکی نوێ نییە کڕینی کارتی دەنگدان یاخود کڕینی ویستی خەڵک لە دوای ساڵی 2023ەوە و دامەزراندنی یەکەمین حکوومەتی کاتی و دواتریش حکوومەتی یەک لە دوای یەک ئێمە هەمیشە تێبینی کڕینی دەنگمان کردووە. ینی بەشێک لە کاندیدەکان هەمیشە پەنایان بردووە بۆ کڕینی کارتی دەنگدان و کڕینی ویستی خەڵک. ینی ئەوەی کە ئەوان پشتی پێدەدەستن بریتە لە خزمایەتی و یاخود ناسیاوی، چونکە ئێستا خەڵکی عێراق وا ڕاهاتوون ئەگەر پارەیان نەدەیتێ ویستیان بۆ تۆ نابێت، یاخوددا تەنانەت سیقەیان بە سندوقەکانی دەنگدان نییە ئەگەر پارەیان نەدەیتێ. هەر بۆیە ئەگە ئێمە گەر سەری تورکیاش بکەین لە کۆتا هەڵبژاردن ڕێژەی بەشداریکردن لە سەدا 92 بوو. ئەمەش مانای وایە کە تورکیا باشە و متمانەی بە دیموکراسی هەیە، بەڵام لە عێراق تەواو پێچەوانەیە ئەگەر پاری سیاسیان پێدەدەی ئەگەر دەنگەکانیان نەکڕین خەڵک تااقەتیان نییە بچن بۆ دەنگدان و دەنگ بە تۆ بدەن. کەسیش ناتوانێت بە زۆر بیان با بۆ دەنگدان مەگەر بە پارە نەبێت. ئێستاش کاندیدەکان باش دەزانن کە یەکێ جەماوریان زۆر ڕاوازە بەبێ کڕینی دەنگدار یاخود بەبێ کڕینی کارتی دەنگدان خەڵک ناچێت بۆ دەنگدان. هەر بۆیە ئێمە هەنگاو دەنێن بەرەو خولی شەشەمی پەرلەمان. پێم وایە کە زۆرترین پارە لەم خولەدا سرف دەکرێت بۆ کڕینی دەنگدان بۆ کڕینی کارتی دەنگدان، چونکە ئێمە کۆمەڵەیە کاندیدمان هەیە کاندیدی سۆپەرن واتە زۆر دەوڵەمەندن پارەی زۆریان پێیە. ئەمەش مانای وایە کە کڕینی خەڵک زیاترە بێ کڕینی دەنگدانی خەڵک زیاترە بێ، هەروەها بەخشینی پارەش زیاترە بێت. واتە ئێستا خەڵک یاخود کاندیدەکان پارەی زیاتریان پێ بۆیە دەنگدەری زیاتر دەکرن. تەنان هەندێک باس لەوە دەکەن کە ڕەنگە بای 2 ملیار دینار خەڵک بکڕێت یاخود دەنگدانی خەڵک بکڕی بە 2 ملیار دلار. ئێستا ئێمە دکتۆر هۆکاری سەرهەڵدانی ئەم دیاردەیە چییە لە عێراقام دەنگ کڕینە بۆ چیە گەڕێتەوە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە خەڵکێکی زۆرمانەیە بایکۆتیان کردووە، هەر متمانێت بە دەنگدان نییە. ئێمە کۆمەڵێکی زۆر خەڵکمانەیە لە عێراق ئەسڵەن هیچ متمانیان بە سیستەمی دیموکراسی نییە، هەروەها پێشیان وایە کە خۆپشاندان باشترە بۆ گۆڕینی سیستەمی سیاسی. لەلایەکی دیکەەوە هەندێکی دیکەمانەیە پێی وایە کە باشترە هێزێک لە دەرەوە بێت سیستەمی سیاسی بگۆڕێت. هەندێکی دیکەش بڕۆیان بە کودەتای سەربازی هەیە، بەڵام ئەمانە لە عێراقدا هیچیان نەکردووە، بۆیە خەڵک تەواو بێزار بووە، خەڵک تەواو بایکۆتی پرۆسی سیاسی کردو. ئێمە لایەنگری سەدرمانەیە بەشێکی دیکەی خەڵکمانەیە کە هەرسیقیان بە دەنگدان نیە لەبەر چەند هۆکارێک، چونکە پێشتر بەڵێنی درۆی زۆریان پێدراوە، پێشتر دەیان کاندید هاتووە بۆ لایەن بەڵێنی خزمەتگوزاری و دامەزراندنیان پێداون، بەڵام هیچیان جێبەجێ نەکردووە. لەلایەکی دیکەوە هۆکارێکی دیکە هەیە، هۆکارێکی دیکە لە پشتی بایکۆت، ئەویش ئەوەیە کە ئەو خەڵکە ڕێکخراو نین، واتە هەر خۆیان لە ماڵی خۆیانەوە بایکۆتیان کردووە، کەس نییە ڕێبەرایەتی بکات جگە لە ڕەوتی سەدر. ئێستا ئێمە هیچ مادەیەکمان نییە لە دەستوری عێراقدا ئەوە بڵێت کە ئەگەر ڕێژەی بەشداری کەم بوو ئەوە هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە. بە پێچەوانەوە ئێمە دەبینین کە هەتا ڕێژەی بایکۆت زیاتر بێت پارتی سیاسی زیاتر ئیسفادە دەکات، چونکە خەڵکی خۆی دەنێرێ بۆ دەنگدان و دەنگی زیاتر بەدەستێنێت بەراورد بۆ بایکۆتە. ئێمە کۆمەڵێک ئێمە ئێستا بەشێکی زۆری جەماوەری عێراق جەماوەری خۆڵەبێشیە، هەر سیقەی بە هیچ پارتێک نییە، تااقەتی هەڵبژاردننی نییە، ناچێت بەشداری دەنگدان بکات. ئەمە ژوای کردووە پارتە سیاسەکان تا دێت پارەی زیاتر سەرف بکەن. بەڵێ دکتۆرەی چارەسەر چیە؟ چۆن چارەسەری ئەم دۆخە کرێت کە هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی پاک بێت وەر کەسێک و لەسەر خواست و ویستی خۆی بچێ دەنگ بدات؟ چارەسەرەکە بریتە لە
چاودێریکردنی پارتە سیاسیەکانە ئێمە فەرمانگەی پارتە سیاسیەکانمانێ لە کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان بەڵام بەداخەوە تا ئێستا فەرمانگەیە زۆر چالاک نەبووە لە چاودێریکردنی پارتە سیاسیەکان بزانێ ئەم پارەیە لەکوێ دێن بزانێم کاندیدانە پارەیان چۆن دەست دەکەوێت پێویستە ئەم دیاردەیە لە بەغدادەوە چارەسەر بکرێت پێویستە فەرمانگەی پارتە سیاسیەکانی کۆمسیۆن زۆر بە وردی چاودێری کاندیدەکان بکات هەروەها پەرلەمانی عراقیش دەتوانێت یاسایەکی نوێ دەربکات بۆ هەڵبژاردن کە پارتە سیاسیەکان نەتوانن پارەی سیاسی بەکاربهێنن بۆ کڕینی دەنگی خەڵک بۆ نمونە ئێستەمە سیستەمێکمانەیە کە زۆر چالاک نییە ئێمە هەموو جارێک کە دێنە هەڵبژاردنەوە یاسای هەڵبژاردن دەگۆڕن بە گوێرەی ئەو پارتە سیاسیەکان بەدڵیانە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە کە تۆ بەدڵی پارتە سیاسیەکان یاسای هەڵبژاردن دانێ هەروەها پێویستە جارێکی دیکە مخاتابەی خەڵک بکەیتەوە خەڵک ئاشت بکەیتەوە ئێمە پێویستمان بۆیە کە خەڵکی هۆشیارمانەوێت ئەوە زۆر باش بزانن کە بایکۆتکردن هیچ لە دۆخەکە ناگۆڕێت خەڵک لەوە تێبکات چەند ساڵ بایکۆتیان کردووە کە هیچ دەرەجامێکی نەبووە ئێستا کاتی ئەوەیە خەڵک هۆشیار بێتەوە تێبگات لەوەی کە بەشداریکردن دەکرێت کاریگەری هەبێت لەسەر دۆخی سیاسی هەر بۆیە ئەگەر بیانەوێت بە شێوەیەکی جددی و ڕشتر بەشداری هەڵبژاردن بکەنەوە ئەوە بێگومان گۆڕەکاری ڕوو دەدات ئێمە جگە لە چاکسازی لە سیستەمی سیاسیدا هیچ چارەسەرێکمان لە بەردەوام نییە چونکە ئەو سیستەمە سیاسی ئێستا لەسەر دەسەڵاتە لە عێراق هۆکارێک بۆ بەرهێنانی ئەو حیزبانی کە پارەیان بەدەستەوەیە بەڵێ دکتۆر لێکەوتەکانی ئەم دەنگکڕینە چین چ کاردانەوەیکیان هەیە بەڵێ کاریگەری زۆر گەورەی دەبێت کاریگەری نێرێنی دەبێت چونکە بایکۆتکردنی هەڵبژاردن دەبێت هۆکاری مانەوەی پارتە سیاسیەکان لە دەسەڵات دەبێت هۆکاری ئەوەی ئەم دۆخی ئێستا هەر بەردەوام بێت هیچ گۆڕانکاریەک نێتە ئاراوە ئێمە پەیمانگایەکمانەیە بەناوی پەیمانگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە یاوێتمەندی باڵوێزخانەی ئەمریکاش دەدات لە توێژینەوەکان باسی ئەوە کردووە کە ئەم سیستەمەی سیاسیە کە لە عێراقدا هەیە ڕەنگە هەڵبوەشێتەوە ڕەنگە ئەم سیستەمە زۆر بەرگەن نەگرێت چونکە سیستەمێک کە بە سیستەمی دزەکان ناسراوە ئێستا ئێمە گەندەڵێکی زۆرمان هەیە لە سەرانسەری دامەزراوەکانی عێراقدا بڵاو بووتەوە لە بەرامبەردا پرۆسەی دیموکراتی هەتا بێت بۆ دۆ دێتەوە لەلایەکی دیکەوەیەکی دیکە لە کاریگەریەکانی دەکرێت ببێتە هۆکاری داوازبوونی قاچەکانی دیموکراسی کە لە ساڵی 2023ەوە پەرەی پێدراوە ئێستا ئێمە بچووکترین شت ڕوو بدات کاریگەری لەسەر هەموو خەڵک دەبێت چا بچووکترین شتی ئابووری بێت سیاسی بێت کۆمەڵایەتی بێت مێژووی بێت کللتوری بێت ئێمێستا لە بەردەم هەڵبژاردنێکین کە یازدە بەڕێوە دەچێت بچووکترین جوڵات کاریگەری دەبێت هەر بۆیە پێم وایە کە هەر جوڵەیە کار ڕوو بدات کاریگەری دەبێت ئەوەی کە چارەسەرە یاخود ئەوەی کە پێشهات و دیاردەی ئەم کێشەیەکە کێشەی بایکۆتە لاوازی دیموکراسیە لاوازی کۆمەڵگەی عێراقیە بەڵێ بەڕێز دکتۆر سەیف ئەلسەعادی لێکۆڵەری سیاسی و شارەزای زانستە سیاسیەکان سوپاس بۆ بەشداریتان